بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان کێشە سیاسەکانی هەرێمی کوردستان بەردەوامن و یەکێتی نیشتیمانی کوردستانیش پرۆژەیەک بۆ چارەسەری کێشەکان پێشکەش دەکات لە ماوەی ڕابردەدایان پرۆژە و دەستپێشخەری لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم پێشکەش کراون کە دوایترینیان پەیامەکەی بارزانی بەڵام تاکو ئێستا لایەنە سیاسیەکان دەستپێشخەریەکانیان جێبەجێ نەکردووە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر محەممەد کانی بەرپرسی دەستەی سەرکردایەتی بەری دیموکراسی گەل و هەروە هاوژین عومەر شڕۆڤەکاری سیاسی هەروار لە هەولێرە دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانکۆ تاوتوێن پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کێشە سیاسەکانی هەرێمی کوردستان بەردەوامن یەکێتی نیشتیمانیش پرۆژەیەک بۆ چارەسەری کێشەکان ئامادە دەکات. دوای نزیکەی 2 ساڵ لە دروستبوونی قەیرانی سیاسی و کێشەی سەرۆکایەتی هەرێم لایەنە سیاسیەکان هیچ گفتوگۆیەکی جددیان نەکردووە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان. ڕای قەیرانەکە چەندین پرۆژە و دەستپێشخەری بۆ چارەسەرکردنی دۆخی سیاسی هەرێمی کوردستان خراونەتە ڕوو بەڵام نەیانتوانیوە کێشەکان چارەسەر بکەن. دوایین دەستپێشخەریش بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم دەستپێشخەری مەسعود بارزانی بوو کە تێیدا داوای کرد گۆڕانکاری لە هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستاندا بکرێت سەرەڕای پێشوازی لایەنەکان لە پەیامەکەی بارزانی بەڵام تاوەکو ئێستا پارتی دەستپێشخەرەکەی جێبەجێ نەکردووە. لە ئێستاشدا یەکێتی نیشتیمانی سەرقاڵی ئامادەکردنی پرۆژەیەکە بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکانی هەرێم. پرۆژەکە لە 8 خاڵ پێک دێت و 4 خاڵی لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیەوە پەسەند کراوە. دیارترین خاڵەکانی پرۆژەکە بریتین لە چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم و پارلەمانی کوردستان و دۆزینەوەی چارەسەر بۆ قەیرانی دارایی و دروستکردنی هاوسەنگی لە دەسەڵاتدا و شەفافیت لە داهاتەکانی هەرێم و نەرنیشاندێک بۆ بەغدا بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکان و ئەنجامدانی چاکسازی و گۆڕینی شێوازی حکومڕانی. پێشبینیش دەکرێت یەکێتی دوای پەسەندکردنی پرۆژەکەی گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان بکات دەربارەی پرۆژەکە. پرۆژەکەی یەکێتی لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوو چەندین پرۆژە لەلایەن حیزبەکانەوە پێشکەش کراون بەڵام حیزبەکان نەگەیشتونەتە سازان و پرۆژەکانیش جێبەجێ نەکراون. چارەسەر نەکردنی کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان زیانی زۆری لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیانیش بوونەتە قوربانی یەکەمی کێشەکە. دووبارە سڵاوتان لەبێت بە ڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. کاکتۆر گەسەرتەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێستان هۆکاری درێژە کێشانی کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆچی دەگرێتەوە کە زیاتر لە ساڵێکم کێشە سیاسیانە بەردەوامە. ڕاستی مەگەر سەری ینی ئەو بوارانەی هەبووە لەوە پێش و ئێستاش سەیری بکەین ئەتوانین بۆ دوو هۆبی وژێڕینەوە. یەک عەقلێتی سیاسی کوردیە کە عەقلێتێکی متەخەلیفە بە نیسبەت ئیدارەدانەوە بە نیسبەت بوونی سیستەمەوە ئەو یەک لە مەسەلەکانە. مەسەلەیەکی دیکەژەوەیە کە عەقلێتی نەتمادرایە تەجاوزی عەقلێتی سیستەمی خێڵایەتی بکرێت لە کوردستانە. بۆیە دەسەڵات وەکو ئەوە سەیرەکرێت کە لە قاوەغی بەرژەوەندی حیزبێک و تاکێک و کەسێکە ئەوانە بۆتە هۆی ئەوەی کە دەتەوێت دەسەڵات تاپۆ بکەیت لەسەر خۆت لەسەر مەجموعەیەک لەسەر حیزبێک لەسەر ناوچەیەک ئەوانە ئەبێتە هۆی ئەوەی کە نەتوانرێت ئیرادە هەبێ. ئەگە ئیرادەی سیاسی هەبێ ئیرادێکی سیاسیتی و عەقلێتێکی سیاسی حەزاری هەبێ مەدەنی هەبێ پێشکەوتوو هەبێ ئەوانە ئەبێتە هۆی ئەوانە شتی سانەوینە لە کۆمەلگای دیکەیە ئەتوانرێت تەجاوزی ئەو شتانە بکرێت بە هەڵبژاردنێک. لە هەڵبژاردنێکە ئەتوانرێت سیستەمێکی دیکە بێتە ئەوێ هەڵبژاردنێک بکرێت حیزب دێنە پێش کام حیزب هاتە پێش ئەتوانرێت حکوومەتێکی دیکە تەشکیل بکرێت ئەو حکوومەتە بتوانێت ئیدارەی وەزعکە بدات بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانانە. بەڵام ئێمە قەیرانەکان خودی قەیرانەکان دەستکردی حیزبەکانە دەستکردی ئەو سیستەمە سیاسیە نەبوونی سیستەمێکی تۆکمەیە لە کوردستانە ئەوانەیە مەسەلە زۆر باش بەس باسی تاپۆکردنی دەسەڵات کرد لە کوردستان تاپۆکردنی دەسەڵات هەیە. بەڵێ لەسەر عەقلێتی تاپۆکردنی لەسەر خۆی تاپۆکردووە لەسەر لە هەموو هەر مجمەلێک
بیری سیاسی کورد تاکو ئێستا بیرێکی ئێمە لە کۆمەلگایەکی قولی عشایری ئاچی سیستەمێکی خێڵایەتی مەسەلەن نییە برێ سەرۆکی حیزبەکە سەرۆک عشیرەتێک بێ نا شێوەی بیرکردنەوەی سیاسی ئەو کەسە شێوەی عشایری وەرگرتیە کە شێوەی عشایری وەرگرتێ چیە دەبێت دەسەڵات تەرکیز بێت لە دەستی یەک کەسە لە دەست مەجموعەیەکە دوایی بەرژەوە بەکارهێنانی دەسەڵاتە بۆ بەرژەوەندی مەجموعەیەکی کەم بۆیە کۆمەلگا بێتە قوربانی ئەوە تاپۆکردنی دەسەڵاتە ئەوجا کام حیزب بە قووەتر بوو زیاتر دەسەڵاتەکان لە لای خۆیان چڕەکاتەوە دەیەوێت ئەوکانی کە بە پاش بخا بۆیە سیستەمەکە لەسەر ئەساسی ئەوە نەهاتیە منافەسە لەسەر منافەسە بێ لەسەر چۆنیەتی خزمەتکردنی کۆمەلگا چۆنیەتی بەرهەمهێنانی باشترین پرۆژە بۆ ئیدارەدانی کۆمەلگا نە لەسەر ئەو ئەساسە دێ چۆن ئەتوانی حیزبەکانی کە پووک بکەوە خۆت گەورە سپاس کاکاژن زێراویشت بە خێر بی بە بۆ چوونی بەڕێز هۆکاری درێژە کێشانەکە چیەوە کێ سوودمەندە لەمانەوەی ئەم دۆخە ئەگەر هێزەکان مەسەلەن سوودمەندین بۆچی ئەم دۆخە چارەسەر ناکرێت بەناوی خۆی گەورە میهرەبان لە ڕاستیە من قسەکانی دکتۆر پەسەند دەکەم و دەکەم بە قسەی خۆشم ئیزافەتەن بۆ ئەوە هەر تەکید لەوە دەکەمەوە کە بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێکمان هەیە ئەم دەسەڵاتە نەخۆی مەدەنیە و بە فعلیش نێ ولا چارەکە سەدەی ڕابردووان نەیتوانیە کۆمەڵگەیەکی مەدەنی کاراش دروست بکات تا ئەوەی کە لانی کەم لە دەروی حیزبە سیاسیەکان کۆمەڵگەیەکی مەدەنی سەرتاسەری کارات هەبێ خانفشار بێ و لۆبیمان هەبێ بتوانێت ئەو دەسەڵاتە ناچارکە کە درێژە نەدا بە قەیرانەکان یا چارەسەری کێشەکان بکات بالفعل ئێمە دەسەڵاتێکمانەیە لە هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتە یعنی توانین بڵێ لانی کەمی هیچ پێوانەیەکی دەسەڵاتێکی یا سیستمێکی دیموکراسی تێدا نییە بۆ معنایی کە ئێمە توانین ئەم خولەی ئەخیری پەرلەمانی کوردستان و بەشێک لە خولی ڕابردوو بکەین بە چۆنەڵێ ئەزمون یا تێستی ئەوەی کە ئێمە بە فعلی بەرە واقعێکی عملی ئەڕۆین بەرە کۆمەڵی تەحدیە ڕۆین کە وەکو ئیمتیحانێک گوان بۆ ئێمە تا چەندێک لەگەڵ ئەو بانگەشە و ئەو شیعار و ئەو دروشمانەی کە لە ئەدەبیاتی حیزبیمانە بەرزمان کردوێتەوە ڕاست دەکەین هەر لە خەباتی شاخەوە تا ئێستا ئێمە ساڵانێکی زۆرە لەم حیزبانە دەبیستین باز لە دیموکراسیەکەن باز لەوەکەن دەوڵەتێکی سربەخۆ دروستکەن دەوڵەتێکی مەدەنی دروستکەن وە کوردستان بکەن بە کۆمەڵگەیەکی پڕ لە خۆشبەختی و بەختەوەری ئەوانە بەڵام بەڕاستی دەرکەوت لەم واقعە عملیە کە ئەزمموی سیاسی فەرمانڕەوایی ئەم هێزانی لانی کەم کە لە دەسەڵاتان ئەزمونێکی زۆر لەرزۆکە و ئەزمونێکە بەڕاستی هیچ معیاریەت و هیچ ستاندەریەک و هیچ لانی کەم هەرئینی زانستیشی تیانە یعنی من قەناعەتم تۆ ناتوانانی تا ئێستا بتانی پێناسەیەکی زانستی بکەی بۆ ئەم سیستم و بۆ ئەم دەسەڵاتی لە هەرمی کوردستان هەیە ئێمە دەمێکە دەڵێن یعنی تۆرە باش ئەم دەسەڵاتە ئەلمانیە نەخێر ئەلمانی نییە ئەی بۆ لە عالەما کۆمەڵێک سیستمی ئەلمانیمان هەیە کە بەڕاستی هەموو مەعایرەکانی حقوقی ئینسان دەساودەسی دەسەڵات دیموکراسی هەمووی تێدایە باشە خۆ دەسەڵاتێکی ئیسلامی و ئاینیش نییە لە کاتێکە هیچ پەلوپۆی ئەوە شەهاژێ کە هەندێک جار ئاینیش بقۆزێتەوە بۆ خۆی لە هەندێک چۆنەڵێ واقعە لەلایەکەوە ناتوانانی بڵێ کۆمەڵێک شتی تر ئایا پۆلیسیە دیکتاتۆریە یعنی بۆ نمونە سەری لە زانستی شێوانوە ئێمە لە سای ئەم دەسەڵاتەیە بەڕاستی نازانین بە چ پیاوانەیە کار بکەی نازانی ئایا کۆمەڵگەی مەدەنی ئەهێنیتە سەرجادا ئەو حسابی بۆ ناکە باشە فشاری سیاسی لە ڕێی هێزە سیاسەکانەوە دروستەکەی ئەو حسابی بۆ ناکە لە ڕێ ڕخراوەکانەوە دێتە پێشەوە دەتەوێت کۆمەڵێک شتی جوان وەکو مجتەمەعێکی مەدەنی ڕاقی شتێ پێشکەشکەی ئەو حیزبانە چۆنەڵێ بێنە ژێرباری چارەسەر ناکرێت کێشەکە بەڕاستی ڕاستە حیزبەکانی تر لە ئەدەبیاتی سیاسیا لە بیرکردنەوەی ئەمانە کێشیان هەیە بەڵام تۆ ناتوانانی حیزبێک لە دەروی دەسەڵات حیزبێک کە تا ئێستاش بەرپرس نەبووە لەو واقعە سیاسی فەرمانڕایی کە هەیە لە هەرێمەوە دروست بووە و چەقی داکوتیوە یەکسان کەی بە کەسێک کە چ لەسەر ئاستی بنەماڵەوە چ لەسەر ئاستی حیزب زیاتر لە چارەکە سەدەیەکە هەموو کلیلی هەموو جونگەکان لای ئەوە و هەموو دەرگاکان کلیلەکەی لە گیرفانی ئەوە بۆیە بەڕاستی ئێمە دەبێ بڵێن بە دەرەجەی یەکەم ئەم دەسەڵاتە و بە تایبەتیش یەکێتی و پارتی و بە تایبەتریش پارتی دیموکراتی کوردستان مسببی ڕئیسیە بۆ ئەوەی کە واقعی هەرێمی کوردستان بەرەو داڕوخانێکی گەورە بڕوە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی تەنانەت لە ڕووی ئەخلاقیاتی کاری حیزبی لە ڕووی دیموکراسی ئەوە هەموو ئەو تۆ سەیری کە ڕۆژانە لە ڕێکخراونە دەوڵەتەکانەوە
تەقاریر و راپۆر بڵاو بێتەوە لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان. یعنی من ئەمڕۆ بیرم لەوە دەکردەوە، یعنی یەک شۆفێرم پێ بڵێ بە یەک جادەی هەرێمی کوردستانە تۆ باسی سیستمی سیاسی مەکە، هەر بە یەک شەقامی هەرێمی کوردستانە بڕوە تووشی دڵتەنگی نەبێ. یعنی گەندەڵەکانی ئەم حکوومەتەی بیر نەکەوێتەوە کە تەنانەت لە جادەیەکی قیرە لە شارێک کە دروستەکرێ لە سیتیەکە لە خەسخانەیەکە لە پرۆژەیەکی خزمەتگوزارە بیری نەکەوێتەوە. یعنی بۆ نمونە بەڕاستی ئێمە لەبەردەم واقعەکە هەندە هەموو ناحەکانەوە دار ڕووخاوە نەکرد بە تایبەتی ناحەی سیاسی و دیموکراسی. سپاس دەکەم کاکاژنە تێکدەم وڵای بەرزستان. ئەگەر بچینە هەورێ لای کاک دکتۆر ساڵح. کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. بە بۆچوونی بەڕێزیشتان هۆکاری چیە کە کێشەکان لە کوردستان کێشە سیاسیەکان چارەسەر ناکرێن؟ ئایا حیزبەکان توانای چارەسەرکردنی ئەو کێشانەیە نییە یاخود خۆیان نانەوێ کێشانە چارەسەرکردن ئەو کێش بەتابەتی کێشەی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و قەیرانی دارایی؟ بەڵێ ئێمە کە تەماشای کێشەکانی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەین، کێشەکانن کە بە قەناعەتی من حیزبەکانی سیاسی هەمویان ئەم کێشیان دروست کردووە، تەنیا یەک حیزبی سیاسی نییە و سەرڕای ئەمە کە تەماشای بارودۆخی هەرێمی کوردستان بکەین پێویستە لە بەرچاو بگرین کە دەناو هەرێمی کوردستاندا یەکەم کێشە قەیرانی داراییە کە دووچاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە، دوای شارکردن لەگەڵ گروپی تروریستی داعشە، دوای بەرنامەی چاکسازیە و لە چارم کێشە دەتوانێتن کە کێشەی سیاسی بێتن لەناو هەرێمی کوردستاندا. بەڵام پرسیاری ئێوە لەسەرەوە بوو کە ئەم کێشەی سیاسیە بۆ نایەتە چارەسەرکردن. لەوەدا پێویستە ئێمە تەماشا بکەین دەناو هەرێمی کوردستاندا تعریفێک بۆ دەستهەڵاتی سیاسی بە شێوەیەکی درست نەهاتیتەکردن، هەروەکو ئێستا دەناو بەرنامەی ئێوەشدا وەکو بەحث لەسەر دێتەکردن بە قەناعەتی من دەبینم کە چەمکی دەستهەڵاتی سیاسی وەکو پێویست پێناسەی بۆ نایەتەکردن. پێویستە ئێمە چەمکی دەستهەڵاتی سیاسی دەناو هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی زانستی پێناسەی بۆ بکەین کە چەمکی دەستهەڵاتی سیاسی دەناو هەرێمی کوردستان دە سیستمی سیاسی بە چ شێوەیەکە. سیستمی سیاسی هەرێمی کوردستان کە دیارە وەکو هەرێمێکی فیدراڵی دەناو عێراقدایە کە سەرۆکی هەرێمی هەیە و ئەنجمەنی وەزیرانی هەیە و دوای دەسەڵاتەکانی خۆجی دەناو پارێزگاکاندا هەیە و ئێمە کە تەماشا بکەین وەکو سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێمە یاسامان هەیە کاتێک کە ماوەکە کۆتایی دێتە پێهێنان پێویستە کە هەڵبژاردنێک بێتەکردن و کەسێک وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بێتە دیارکردن. ئەمە دەناو سیستمی سیاسی هەرێمی کوردستاندا هەیە و خودی تعریفی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین. حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆکە پێناسەی بۆ نایەتەکردن وەکو یەک حیزبی سیاسی یان دوو حیزبی سیاسی. حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا پێک دێت لە پارتی یەکەتی یەکگرتو کۆمەڵی ئیسلامی کە وا دەگەڵ حیزبەکانی تورکەمەن و حیزبەکانی مەسیحیش یعنی پێک هاتووە لە 6 حیزب. ئێستا ئەنجمەنی وەزیرانی هەرێمی کوردستانیان وەکو دەسەڵاتی سیاسی دروست کردووە بینە سەر دەسەڵاتی خۆجەیی. دەسەڵاتی خۆجەیش کە ئێمە تعریفی بکەین دەناو هەرێمی کوردستاندا پارێزگای سلێمانیە لە ژێر دەسەڵاتی گۆڕاندایە و تا ڕادەیەک یەکەتیش لەگەڵ بەشدارە، حەلەبچە لەژێر دەسەڵاتی یەکەتی نیشتیمانی کوردستاندایە و گۆڕانش لەگەڵی بەشدارە و دهۆک لەژێر دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستان و یەکگرتوش بە پێی دەنگەکانی خۆی لەگەڵی بەشدارە و هەولێر پارتی دموکراتی کوردستان و ئەحزابەکانی تری تورکەمەن و مەسیحی لەگەڵی بەشدارن. ئەمە دەرهاویشتەکانی هەڵبژاردنەکان بووە کە بە پێی هەڵبژاردنەکان پێکاتوە. ئێستا لێرە سیستمی سیاسی هەرێمی کوردستان ئەمەیە، یعنی کەسێک ناتوانێتن بڵێتن کە دەسەڵاتی سیاسی تەنیا یەک حیزبەکە. پارتی لە سلێمانیە و لە حەلەبچە تقریبا دەتوانین بڵێن ئۆپۆزیسیۆنە و ئەگەر دەناو ئەم جێگانەدا کەم و کورتی هەبێتن، گەندەڵی هەبێتن، ڕێگاکان خراپ بن و هەر کێشەیەک هەبێتن گۆڕان و یەکەتی بەرپرسی یەکە من دەناو ئەم پارێزگانەدا. زۆر باشە کاک دکتۆر، بەس ئەگەر کاک دکتۆر گوێ لێمێ ئەگەر بەڕێزت باسیەوەت کرد ئەگەر گەندەڵی هەبێ بۆ نمونە لە سلێمانی و لە هەڵەبجە گۆڕان و مەسەلەن یەکێتی لێ بەرپرسیارە، بەڵام ئێستا ئەو گەندەڵانەیەن کە لە ئاستی خوارەوەن یاخود لە ئاستی سەرەوەن کە ڕەنگاوانیش بڵێن پارتی سەرجەم جونگەکانی بەرزتە و ئەو لێ بەرپرسیارە. بەڵێ بە تاکید پارتیش لێ بەرپرسیارە
و ئەمە نییە کە پارتی بڵێتن من لەوانە بەرپرسیار نیمە واگەر ئێوە تەماشای سەرۆکی هەرێمی کوردستان بکەین سەرۆکی هەرێمی کوردستان خۆی پرۆژەی چاکسازی ڕاگەیاندووە و پرۆژەی چاکسازیەکەی کە هاتیتە بەڵاوکردن و پرۆژەیەک بوو لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە زۆر بە تێروتەسەر ئەمە خرار و خەڵکانێکی درای نەدادگای احتمالی هەیە ئەم خەڵکانە بەرپرسەکانی پارتیشی تێدا بێتن کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە دراینە مەحکەمە و ئەمەش بەردەوام دەبێتن بەڵام لێرەدا ئەوەیە کە پێویستە هەموو لایەنێک بزانن کە هەموو لایەنێک تێدا بەشدارن ئەمە نییە کە لایەنێک تەسەوەر بکاتن کە لە دەرەوەی ئەم فەزایەدا لەم جێگایەکی ئاسمانەوە هاتیتە خوارێ ئیتر ئەوەی تر کە حیزبێکی ترە هەموو کێشە لە ئەوە ئەمە بە حکمی سندوقەکانی هەڵبژاردنە کە حەجمی ئەم حیزبانە چەندە بچووکە یان گەورەیە بەپێی بچووکاتی کە خۆی هەیە لە سندوقەکانی دەرەنجامەکانی هەڵبژاردن بووە کە حەجمی ئەوەندەیە و بە حەجمی خۆی بەرپرسیارە پارتیش بەپێی حەجمی کە بەپێی سندوقەکانی هەڵبژاردن کورسیەکی زۆری بەدەستێنا بە شێوەیەکی زیاتر بەرپرسیارە تصور بێتەکردن وەزعی کە دروست کرایە مەسەن باز دێتەکردن کە سیستمی سیاسی هەرێمی کوردستان حکومڕانی بگۆڕێتن حکومڕانی چ بگۆڕێتن یعنی دەناو هەرێمی کوردستاندا تۆ باز لەسەر تەوافق دەکەی کە بە شێوەیەکی تەوافق هەرێمی کوردستان بێتە ئیدارەکردن خۆی لەناو تەوافقدا بێتن دەبێ هەموو حیزبەکانی سیاسی لایەنەکانی سیاسی ڕازی بن لە هەمان کەدا کە دەتەوێتن بکایە کەمینە و زۆرینە ئەو کات خودی ئێمە تەماشا بکەین ئەم واقعی کە ئێستا دروستکرا لەناو هەرێمی کوردستاندا قوربانی ئەوەیە کە نەدەزانێتن بە کەمینە و زۆری نەبێتن و نە هەرێمی کوردستان دەزانێتن بە شێوەیەکی تەوافقیش بکاتن ئەگەر بێت و ئەحزابەکانی سیاسی خۆیان بە شێوەیەکی درست تعریف بکەن یان بێن ئایا لەسەر بنەمای کەمینە و زۆری نەکار بێتەکردن لەناو هەرێمی کوردستاندا یان لەسەر بنەمای تەوافق بێتەکردن زۆر باش ئەمە یەکلایی ببێتەوە بە قەناعەتی من کێشەکانی سیاسی هەرێمی کوردستان بە ئاسانتر دێتە چارەسەرکردن بەڵام باکو ئەمە یەکلایی نەبێتەوە من تەسەور دەکەم کە کێشەکان بەو شێوەیەکایە بەردەوام دەبێت بەڵێ زۆر بە کورتی کاکتۆر ئەگەر وەڵامی و پرسیارەشمان دەیتەوە دواتر شەردەگەڕین وڵات بەس بەرەز وتت لە سلێمانی و لە هەڵەبجە پارتی ئۆپۆزیسیۆنە لەبەرەوەی پۆستەکانی بەدەستەوە نیە بەڵام ڕەنگە خەڵکیش پرسیار بکە بۆ نمونە هەموو پۆستە باڵاکانی کوردستان مەسەرەن لە سەرۆکاتی هەرێمە لە حکوومەتە ئەنجومەنی ئاساییشە مەلەفی دەرەوەی پەیوەندەکانی دەر هەمووی لای پارتیانی کەواتە لایەنەکانی تریش ئۆپۆزیسیۆنن بۆ ئاستی هەرێمی کوردستان نەخێر ئێمە کە تەماشا بکەین پۆستەکانی گرنگ کە دەناو حکوومەتی هەرێمی کوردستاندا بێتن هەموو حیزبەکان بە گێرەی حەجمی خۆیان وزارەتیان پێدرایە و ڕازی بوونە دەناو حکوومەت بەشدار بوونە ئەمە واقعەکە کە هەیە مەسەن تەماشای پارتی دموکراتی کوردستان بکەی کە 38 کورسی بەدەستهێنا بوو دەگەڵ یەکەتی نیشتیمانی کوردستان تەماشا بکەی بە یەک حەجم ئەوان وەزیریان هەبوو یان گۆڕان کە پێشتر دەناو حکوومەتدا بەشدار بوو لەو پۆستەکانەی خۆی وەکو وەزیر ڕازی بوو کۆمەڵی ئیسلامی ڕازی بوو یەکگرتو ڕازی بوو بەپێی ئەم ڕێژەیە کە پۆستەکانی پێدرا بوو ئەگەر نە ڕازی نەبانە بە تاکید نەدەهاتنە دەناو حکوومەتدا سەبارەت بە پەیوەندیەکانی دەرەوە ئێمە تەماشا بکەین ئەمە واقعەکە کە ئەم پەیوەندیانە ئەحزابەکانی تریشی تێدا هەیە و ئەگەر ئێمە بە شێوەیەکی ورد تەماشا بکەین ئەمە نییە کە هەمووی لە ژێر دەسەڵاتی پارتی دموکراتی کوردستاندا بێتن نەخێر هەمووی لە ژێر دەسەڵاتی پارتیدان نییە باڵێ سپاس دەکەین کاوتۆر سپاس دەکەم دواتر گرینەوە لای بەڕێستان کاکتۆرم محەممەد دەگرگرێن بۆ لای بەڕشتان بۆ چونتان وایە کە هەموو حیزبەکان ئەم قەیرانیان دروست کردووە ینی وە دەبێ هەمووشیان چارەسەری بکەن ئەو قەیرانە سیاسەکی ئێستا هاوڵاتیان باجی پێوە دەدەن بەڵێ من لە پێش باسی ئەوم کەوتم عقلیەتی سیاسی خەلەلەکە لە عقلیەتی سیاسی کوردایە کە دەڵێم عقلیەتی سیاسی هەموو کوردیان هەموو شێوەی ئیدارەدانی حکوومەت و شێوەی بۆچوونی سیاست و بەکاربردننی سیاست بۆ ئیدارەدانی کۆمەلگا غەڵەتە لە کوردستانە ئەوەیە غەڵەتەکە ئەساسەکە بۆ مەسەلەن ئیساکە سەیری حیزبەکان بکە هەر سەیری تەرکیبی حیزبەکان مەکتەب سیاسێک نبینی لە پەرلەمانە مەکتەب سیاسێک نبینی ببێتە وەزیر زۆربەی مەکتەب سیاسەکان نابنە وەزیر بۆ بەدانەوێ بە کۆنتترۆل خەڵکێکی دیکە ئەنێرن بۆ پەرلەمان خەڵکێکی دیکە ئەنێرن بۆ وەزارەت بۆ ئەوەی بە بریکار کار بکەن بە بریکار حکومەکەن ئەوە شێوەی ئیدارەدانی حکوم نییە ئینسانی مەسئول دەبێت بخۆی لە موقعی مەسئولیت بێ ئەوە یەک
دوم ئەگەر چارەسەر و مشکلێک هەبێت ئەگەر ئەوانە هەموو مەکتەب سیاسیەکان لەوێ بن ئەتوانن چارەسەر ئاسانترە بێ بەڵام بریکارەکان هیچ شتێکیان لەدەست نییە بەڵام چیە تەمسیلی مەسالح ئەو کەسانە ئەکەن عقلیەتی مەسەلە من نزوزی عقلیەتی سیاسی کورد باسەکەم من مشکلەکەم لەگە ئەوەیە هەیە بۆیە ئەبینێ من ئەوەی قەناعەتی من ئەوەیە لە سیەکانی قەرنی ڕابردووەوە تاکو ئێستا بە هەمان عقلیەت و هەمان ممارەسە هەموو حیزبەکان باسەکەم بە هەمان عقلیەت و هەمان ممارەسە سیاست دەکەن ئەوی جیاوازیانە کاتەوە دەموچاو و هەندێک شیعاراتە هەندێک دروشمە ئەوانە لێکیان جیاوازەکاتەوە نییە التیزامێکی ئەخلاقی گەورە نیە بە ئەو پەیامەی ئەیدەن دوایی مەسلەی سیاست بەکارهێنانی سیاست بۆ ئیدارەدانی کۆمەلگا ئەوانە مشکلەکان ئەنجومەنی پارێزگا نیە ئەوە چەند کەسی هەیە لە ئەنجومەنی پارێزگا ئەوەی دیکە چەندی هەیە ئەگەر تۆ سیستەمێکی سیاسی نزوزێکی سیاسی گەورە هەبێ ئەتواندرێت قەیرانەکان قول نەکرێتەوە باسم ئێستا و قەیرانەی کە ئێستا ئەوی کە ئێستا ئانیە و تایبەتە بێ ئێستا هەموو حیزبەکان دروستیان کردووە بەڵێ هەموو حیزبەکان دروست چۆن یعنی هەمویان وەکو یەک هەمویان بزانە فەرقی هەیە قەیناکە ئەمیان لەگەی مەسەلە دروستکردنی حکومەتی هەرێم سەیرکە لە 2014 وانە کە حکومەت دروست بوو دەبایە ئەو حیزبانە حیزبەکانی دیکە پارتی برین بەراوەی یەکەم دەبایە ئەو حیزبانە ئیتفاقیان کردبایە لەسەر بەرنامێک بۆ حکومەت بچوبان لەگە پارتیە دابنیشتوان یا هەر پێنج حیزبەکە پێکەوە دابنیشتوان لەسەر بەرنامێک بۆ حکومەت ئێمە حکومەتێک تەشکیل بۆ بەبێ بەرنامە هەر حیزبێک چەند پۆستێکی وەرگرتیە ئەوە غەڵەتە تۆ لەسەر ئەساسی پۆست لە جێیان حکومەت تەشکیل نابێ حکومەت تەشکیلە بێ لەسەر ئەساسی بەرنامە ئەو بەرنامە ئەزانی لە 100 ڕۆژی یەکەم چیەکرێ لە 6 مانگا چیەکرێ لە ساڵێکا چیەکرێ لە 2 ساڵات چیەکرێ ئەوجە بۆ 4 ساڵ و ئەواش قوڵە بێەوە تۆ لە هەر مەرحەلێکە ئەگەر هات و کۆسب هاتە برن ئەوەکردنی تەطبیقکردنی ئەو بەرنامەیە تۆ ئەو حیزبانە دەبێ میکانیزمێکیان هەبێ خۆیان بکشێنەوە یا بتوان چارەسەری بکەن ئەگەر نە ئەو شێوەی لێ دروستە بێ لەبەر ئەوەی ئێمە حیزبێک حکومەتێک دروست بۆ بەبێ بەرنامە ئەکەوێتە سەر ئیرادەی کەسێک ئەو کەسە بەخۆی ئەتوانێت زۆر باش بەس ئێستا مەقسەد خەلەلی دیکەش هەیە لە حکومەتی کوردستانە مەسەلەن لە جێیان بوجە هەیە بوجە تەخسیس دەکرێت بۆ فران وەزارەت ئەو وەزیرە مەسوولە لەو بوجە لە سەرفکردنی ئەو بوجە پێویست ناکات بگەڕێتەوە بۆ مەجلیس وەزەرا بەرام لێرە سەلاحیەتی وەزیرێک چەندە هەر وەزیرێکی هەر حیزبێک بێ ئەگەر ڕئیس وەزەرا بێوێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێوێ فەشەل بە وەزیرە بێنێ ئەتوانێت ئەو مەشروعانەی تەقدیمیەکات بۆ وەزارەتی مالیە یان بۆ ئەوەی کە خەزینەی بۆ دابدرێ ئەوەی ناکە نایۆ باش بەس ئەگەر بە کورتی ئێستا لەبوونم لە قەیرانی سەرۆکایەتیێرێ پەرلەمان هەموو حیزبەکان دروستیان کردووە من ڕاستی برین من لە مەسلحەتی هیچ حیزبێکا قسە ناکەم بەڵام من ڕاستگۆم دەبێت ڕازگۆ بین ئەگە ئێمە دەست لەسەر خەلەلەکان دابنێ پەرلەمان کە تەشکیل بوو دەبا یەکەم ڕۆژ دەستوری بەهینا باوە بۆ نەهیناوە بۆ قانونەکەی نەگۆڕی بۆ بێدەنگ بوو ساڵ و نیوێک ئەو جا دوایی کەوتا ئیشەوە هەندێک قسە بکە ئەوان هەمووی خەلەلن دیارە ئیتفاقیاتێک هەبووە ئەو پەرلەمانەی بێدەنگ کرد بۆ ماوەی ساڵ و نیوێک لە پاش ئەو پەرلەمانە بە خەبەر هات من بەڕاستی ئەوەی مەسەلە نییە ئەوە دیفاع لە هیچ کەسێک بێ بەڵام تو شتێک هەیە ئانیە من ئەزانم پێویستی پێ هەیە لە ئەوە ڕۆژەوە دەبێت ئەم بزانە هێزی سیاسی هێزی نزوزی سیاسی لەوەیە کە تو دەبێت ئەولویەتت دەبێت ئێمە هەمومان ئەزانی دەستور نییە لە کوردستانە هیچ حکومەتێک بەبێ دەستور نابێت هیچ دەوڵەتێک بەبێ دەستور نابێت دەبێت دەستور ئەولویەتت بێت دەبایە ئەو پەرلەمانە کە دەست بەکار بوو یەکەم شت دەستی بەڵام زووتریش پێ دوای پەک نەدەخراگەت دەستور برد بێ ئەو دەم ئەوەیە منەرێم کە چۆنیەتی دروستکردنی حکومەت دەبایە باش میکانیزمێک بێت کە لەسەر بەرنامەکە پێک بێت سپاس دەکەم کاکاوژین تۆش ڕادوێ هەموو هێزەکان بەشدارن لەم خۆناغەیەکی ئێستا خەڵکی یاخود چارەسەرەکەش لە سوێ وانە بەڕاستی من ئەوە بە قسەیەکی زۆر علمی و منطقی و لۆژیکی نازانم یعنی ئەوە بیرکردنەوەیەکی زۆری ناوێت کە ئێمە مانگەێنێتەوە قەنەعەتەی کە بەڕاستی ئەو قسەیە ئەڵێ کەلیمەت و حەقین و ڕاد بها الباطل ئەگەر ڕاستیشی تیابێ ڕەنگە لەو جانبە ڕاستی تیابێکەوە کە دکتۆر باسی کرد عەقڵێتی سیاسی هێشتا ماوێتی نزوجکە
یعنی ئێمە ئەتوانین ئەوە بڵێن بەڵام ئەمە معناوە نییە تۆ ڤیزەیەکە ئەداتێ بۆ ئەوەی بە هەموو کایەکانە مەسەلەن ئەم حکومە عامە بی نەخێر من یەکشت ئەڵێم بە بینەرانی بەڕێز و بە میوانە بەڕێزەکان ینی پایەکانی ئەم دەسەڵاتە چییە؟ هێزی ئەمنی لای کێ؟ هێزی سەربازی دەسەڵاتی ئەمنی لای کێ؟ سەرۆت و سامان و هەموو شتەوابەستەکانی پەیوەند بە سامانە سروشتیەکان و ئەو بازرگانی کردن و بە تاڵانبردنە لای کێ مەلەفەکانی باشە علاقاتی خارجی لای کێ؟ ئیعلام لای کێ؟ بەشێکی زۆر لەم ئیعلامە زەبەلاحی کە ئیش لەسەر بە ئەحمەقکردنی کۆمەلگاکن لەگەڵ ڕێزما بۆ تاکتاکی کۆمەلگا بە پارەی کێ ڕابەڕێەوە ئەم هەموو کەناڵە ئەکرێتەوە لایەنێکی وەکو پارتی دموکراتی کوردستان کە دراسەیەکە ئەڵێ 100 وڵات لە عالەما بەقەدەر پارتی دموکراتی کوردستان کەناڵی فەزایی نییە ئەمە بەچی ئەڕابراسی لەکوێکراوە وەڵام من لەو مای پێشوە لە وێبسایتەکان بینم ینی بەس ئەسڵی معلومەکە لەو چوارچەوەیە ئەخلایەوە باشە ئەمانە لای کێن کاکە باشە ئەگەر دەسەڵات تەوزیع کراوە بۆ ئامادە نەبوون سەرۆکی پەرلەمان دەقی ئەو ئیتیفاقیە ببینێ کە 50 ساڵ پارتی دموکراتی کوردستان لەگەڵ تورکیا کردوێتی سەرۆت و سامانی ئەم وڵات کەس نازانێت چۆن هەڕوا چۆن ئەفرۆشرێ چۆن بە تاڵانە برێ ئایا چ مەسئولێکی پارتی بینیوە چه ئەندامێکی سەرکردایەتی پارتی بینیوێتی من پێم خۆشە ئەو پرسیارە ینی بە شێوەیەکی زۆر ڕازگۆیانە و ڕاشکاوانە لە ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان بکرد ئایا دەسەڵات لای کییە کاک باشە کامە دیموکراسی لە هەرێم پەرلەمان وەڵام من سەیرم لێ مامۆستا ساڵح خۆی پێم خۆش بوو وەکو بەرپرسێکی پارتی حقیقەتی پۆستشتی خۆی بوو تا ینی تۆ لە زانستی سیاسەتا چۆن تەویلەکەی بۆ سیستەمێ پێڵی دیموکراسی لە کاتێکا بە ڕۆژی ڕوون سەرۆکێکی ماوە بەسەرچوو حیزبەکەی هاتووە نایڵێ پەرلەمان کارا بێتەوە کێ نەیهێشت بۆ لە دیموکراسی چی نەبێتەوە وەڵا نازانم ئەمە بەلهەمەوە سەیرە ینی تۆ لە دنیای قاعدەیەکی منطقیمان هەیە تۆ توانی شتی قەطعی بە شتی زەنی بگۆڕیتەوە شتێکە بوونی هەیە وەکو ئەم شوشەیە بە شتێکی گوماناوی کاکە ئێمە شتەکە ڕووی داوە باڵاترین و شەرعیترین موسسە لە هەرێمی کوردستانە هەر زۆر بە شێوەیەکی لەم بالاتانە پەک خراوە تۆ بەش چۆن ئەڵێ خاوەن پشکی سەرەکی لە حکومەت کردوێتە دەرەوە کاکە شانازیشی پێوەکەی تەفسیری هەموو تەفسیرەکەش بۆ وڵا بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە بۆ مەترسی لەسەر ئەمنی قەومی هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی لە معادلەی سیاسی دوورمان خستەوە کاک باشە پارتی دیموکراتی کوردستان لە ساسی و هەشتی هەیە لە هەڵبژارنەکان و لە پەرلەمانی کوردستان سەرڕای ئەو هەموو من خۆم لە هەڵبژارناوە چەند ساڵە ئیشەکەم و ئێساش بەرپرسی مەکتەبی هەڵبژارنی کۆمەڵی ئیسلامی کوردستانم باشە ئەو هەموو تەعنەماندا ئەو هەموو بەڵگە کاکە پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان هەیە بە ئاشکرا لە هەنێ مەجلیس توێتی هەر بۆ سوعبەت و توێتی من حساب بۆ دەنگی زیینو ناکەم لەبەرەوەی بە دەنگی مردوو هاتووم ئەم قسەی لەکوێ سەرچاوەگرێکاک ئێمە لە ئینتیخاباتێکان کۆمیسیۆنێکی بەغات هەیە دوو حیزب دەستیان بەسەراگرتووە دەیان تەعنی قانونیماندا کاکە هیچ حساب بۆ تەعنەکانمان نەکرا لەم هەرێمی کوردستانە پەرلەمانی پەک خراوە ئەنجومەنی پارێزگاکان بێپەلوپۆ کراون یاساکەی شێر پێ خراوە کاکە ئەمە کامە دیموکراسی کامە ڕۆڵی حیزبەکان ئەوەی کە لەم خولێ بەڵێ ئەزاین چۆنە ئەمە قەزەیەکە گە لە بابی نوکتە شاوترابێ ئەمە کاکە خۆ ئەزاین چۆنە کاک حەکیمگیان ئێمە لە شوێنەکان نین یعنی چۆن ئەڵێ بمانەوێ یعنی ئەمە کاک ئەساساً ئەگەر مقاطعات بکەم بەڵام من لە یەک شتا لەگە تۆر نیمە لەبەر ئەوەی سیاست بە نەوایە ناکرێت سیاست لەسەر ئەرزی واقع ئاکرێ من ئەزانم کە ئەو شتانە جوگمانە لە دەستی پارتیا ناچم لەگەریا بمە شەریک مەشروعیت بدەمە ئەو کردارانەی ئەگە من ئەزانم مەلەفی اقتصادی لە بندستی پارتیە و نایداتە پەرلەمان و نایهێنێتە ناو حکومەتەوە شەفافیەتی تیانابێ ناچم لەگەری مەژدار ببم لە حکومەتێکە ناچم ئەگە بزانم نالێ دەستور بێتەوە ناو پەرلەمان و چاکسازی تیا بکرێ گۆڕانکاری تیا بکرێ ناچمە ناوی حکومەتەوە مەلەفی ئەگەر خارجی گرتەتە دەست ئەوانە هەمووی باس کرایە حتا مەسەلە باسی مەسەلەی چەکداریش کرایە من بەخۆم دژی ئەوە بوومە کە گۆڕان وەختی خۆی بچێتە ناو حکومەتەوە لەبەر ئەوی من دەزانم دەچێنێ کە ئەچێ ناو حکومەت بەڵێ سپاس دەکەم چۆن ئەتوانی ئەو مبەرڕە ئەوە لەلایەک دواتر دەگەڕێم وڵای کاتی من بەڕاستی ئەزان چۆنە سەبارەت بەوەی کە هەموو حیزبەکان بەرپرسن کاکە ئێمە دەسەڵات یعنی ئەمە قسەیەمان پێ مەفرۆشنەوە کە ئەڵۆ کاکە و حکومەتە کاکە و حکومەتە زانین بۆ ئێمە ناتینە دەرەوە لەبەر ئێوە نییە کە ناتوینێتە دەرەوە لەبەرەوەی بتوانین کەمێ دزیتان کەم بکەینەوە کەمێ فەساد و گەندەڵی ستەمکاریتان لە ناو موسسەکان کەم بکەینەوە وعدێکماندا بە خەڵک بەجێ نێڵین بۆ ئێوە
بەڵێ کاکە ئەزانین چۆنە زۆر لە دەرەوەی یاسا تۆ وەزیرێکی دارایی کە وەزیرێکی وەزارەتێکی سیادیە لە حکوومەتەکەدای نێری مدیر عامێکەکەی بۆ وەزیر ئەی کوا پەرلەمان کوا یاسا کوا دەستور لە وڵاتەیە ئەم وڵاتە بە مەزاجە ڕابڕێو کاکە مەزاجێکیش ئەمڕۆ بەنەوعێکە بانی بەنەوعێکە ڕۆژێ حیزبێک بارەگاکەی سووتێنی ڕۆژێ هەموو کەناڵە سێبەر و ڕاستەخۆ ناڕاستەخۆان ئەخەیتە خزمەتی حیزبێکەوە لەبەرەوەی موقفە سیاسەکەی تۆزێک بەلایە وا گومانە برێکە دیفاع لە موقفە سیاسەکەی تۆ بکە باشە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو کامە دەسەڵاتی کامە جێگیرێکمانە بۆ نای جێگیری سەرۆکی هەرێم بووە کامە ڕۆڵی کامە پێگەی کامە دەوری کامە وجودی لە معادلاتی سیاسیە ئەمان کە ئەڵێن یەکێتی ئینەکی گەورەی هەیە ڕۆڵێکی گەورەی هەیە لە کوردستانە ئەی خۆ بەرپرسی دەسەی کارگەڕی یەکێتی نیشتیمانی دوێنێ ئەڵێگەر پارتی ئامادە بێ وعدمان پێبا بێتە شێربارەوەی دیسانەوە هاوسەنگی سیاسی ڕاگرینەوە باشە ئەو کاتێ ئێمە ڕێکەوتنی لەگەڵاکەین یعنی بەڕاستی ئەو قسەیە من قەناعەتم وایە چۆنەڵێ هیچ ئەساسێکی زانستی نییە دووریشە لە حەقیقەت و تاوانبارکردنێکی بێبنەمای ئەو حیزبانەی ترە کە بەشدار نین لەم بەتاڵانبرنەی کە لە هەرێمە سپاس دەکەم دواتە گەرم وڵای بەرزستان بەڵێ بینێرانی بەرز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتر دەگەڕینەوە هەولێر لەگەڵام مێنە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئاڵتونسا برنجی محمول لە هیچ شوێنێک نەماوە بەفیت نییە ئاخر بەفیت نییە سهل بازارەکان لە برنجی محمود نەماوە ناوباگەکەی لە دەستداوە بەفیت نییە چێ کاکە ئێمە چاوەڕێی تۆین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خوارد نەخۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت محمود بێت هەموو شتێکی تر بەفیتە سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک دکتۆر ساڵح ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزتان هەر سەبارەت بەم دۆخەوەی کە بەردەوامی قەیرانە سیاسیەکە خۆتان دەزانن لە 11 ساڵی ڕابردوو مەسعود بارزانی پامێکی پێشکەشی لایەنە سیاسیەکان کە بەڵام بۆ چوونیەوە کە جێبەجێ نەکرد کە داوای گۆڕانکاری دەکرد ئەوە پەیوەندی بە پارتی و یاخود پەیوەندی بە لایەنە سیاسیەکانەوەیە من گوتم ئەمە پەیوەندی بە هەموو حیزبەکانی سیاسیەوە هەیە تەنیا پەیوەندی بە پارتی دموکراتی کوردستان نییە پارتی دموکراتی کوردستانش وەکو حیزبەکە لەناو ساحەی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستاندا بەڵام سەبارەت بە هەندێک شت دەمەوێت ئەگەر ئیجازە بدەی بەحسی لەسەر بکەم من بە هیچ شێوەیەک ئەمەم نەگوتووە کە سیستمی سیاسی هەرێمی کوردستان دموکراسیە دیارە لێک تێنەگەیشتنە کە یەکەم بەڕێزی سیستەمەکە کاک دکتۆر بە بۆ چوونی تۆ کە سیستمی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان دموکراسیە نەخێر سیستمی ئەمڕۆی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک دموکراسی نییە ئەگەر دموکراسی بە خەڵک لەسەر بنەمای تەوافقی کە دەبێ هەرچەند کورسیەکی هەبێتن بێتە دەناو حکوومەتدا نییە کام سیستمی سیاسی
دنیا هەیە کە هەموو حیزبێک دەبێ بێنە ناو پێکاتنی حکوومەتدا مەسەن تۆ تەماشای ئەمریکا بکە تەماشای دەوڵەتەکانی دموکراسی بکە کە تەنانەت یەک کورسی زیاتر بەدەست بێنێتن ئەم حیزبە دەتوانێتن کە بە شێوەیەکی خۆی حکوومەت پێک بێنێتن یان ئەگەر دیموکراسی ئەوە شەڵێک حکوومەت پێک بێنێتن ئەوەی کە ئەگەر ئێمە تەماشا بکەین هەمان خودی حکوومەتی تەوافقی دروست کرایە ئەمە نیشانەی ئەوەیە کە سیستمی سیاسی هەرێمی کوردستان سیستمەکی دموکراسی بەڵێ کاک دکتۆر بەڵێ کاک دکتۆر بەڵێ ئەگەر گوێت لە ئێمە پرسیارەکە سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت سیستەمی هەرێمی کوردستان سیستەمێکی دموکراسی نییە پەیوەندی بە پەیڕەوکردنی تەوافقەوە هەیە لە حکوومەت لەبەرەوە دموکراسی یاخود پەیوەندی بە نەبوونی ئاڵوگۆڕی دەسەڵاتەوەیە و پەخستنی پەرلەمان یعنی لە چ ڕوانگەیەکەوە نەبوونی دموکراسیەکە ئەمە ئەم بەڕێزەی کە دەناو ئستودیۆدا بوو دکتۆر من ئێستا نازام ناوەکەی چ بوو زۆر بە باشی باسی کرد کە عقلیەتی سیاسی کۆمەڵگای هەرێمی کوردستان زۆر جیاوازە کە سیستمی دموکراسی دەناو کۆمەلگایەکانی ڕۆژئاوا لەدایک بووە نەک تەنیا دەناو هەرێمی کوردستان تۆ وەرە دەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یەک دەوڵەتی دموکراسی نیشان بدە لەناو کۆمەلگایەکانی ڕۆژئاوادایە کە دموکراسی لەدایک بووە ئیتر دەناو دەوڵەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر یەک بە پێی واقعی خۆی سیستمێکی سیاسی دروست کردووە و هەرێمی کوردستانش بە پێی واقعی خۆی ئەم سیستمەی دروست کردووە بەڵام چەند نقطەیەک من پێم باشە کە باسی لەسەر بکەمەکە و ئەم بەڕێزە باسی لەسەر کرد کە لە ڕوانگەی سەربازیەوە دەسەڵات هەمووی دەدەستی پارتیدایە لە ڕوانگەی ئەمنیەوە لە ڕوانگەی پەیوەندیەکانی دەرەوە هەمووی دەدەستی پارتیدایە دە باشە ئەگەر ئێمە ئەم واقعە قبول بکەین لە ڕوانگەی سەربازیەوە تەماشای هەرێمی کوردستان بکەین لە ڕوانگەی سەربازیەوە هەموو جیهان شانازی بە هەرێمی کوردستان دەکات کە سەرکەوتوو بووە لە بەرامبەر گروپەکانی تروریستی داعشدا و نموزەجێکی زۆر باشی لەسەر ئاستی جیهانی نیشاندایە و ئەگەر ئەم هەموو دەسەڵاتە لەژێر دەسەڵاتی پارتیدا بێتن ئەمە سەرکەوتنێکی زۆر زۆر گەورەیە بۆ پارتی دموکراتی کوردستان لەک نەناو خۆی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی جیهانیشدا کە توانیەتی ئەم ئەرتەی خۆی بەباشی بەجێ بگەینیتن ئەگەر دەسەڵاتی ئەمنی هەموو دەدەست پارتی دموکراتی کوردستاندا بێتن ئێمە تەماشای کردەوەکانی تروریستی بکەن کە گروپەکانی تروریستی داعش هەموو چەند کیلومترێک لە هەرێمی کوردستان دوورن دەستگاکانی ئەمنی تاکو ئێستا ڕێگریان لەوە کردە کە کردەوەی تروریستی دەناو هەرێمی کوردستان ڕوو بداتن ئەمە خۆی لە خۆیدا سەرکەوتنێکی گەورەیە کە دەستگاکانی ئەمنی هەرێمی کوردستان کردیانە ئەگەر دیپلۆماسی دانەی هەموو دەدەست پارتیدا بێتن تۆ تەماشای واقعی دیپلۆماسی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکە کە 36 قونسڵخانە ئێستا دەناو هەرێمی کوردستان کراینەوە و حکوومەتی هەرێمی کوردستان 14 نوێنەرایەتی لە دەوڵەتەکانی تری جیهان هەیە و ئەگەر ئێمە تەماشا بکەین لە هیچ جێگایەکی جیهان هەرێمێک بەو ئەندازەی لە ئاستی دیپلۆماسیەوە گرنگی نییە و ئەگەر دەسەڵاتی دیپلۆماسی لەدەست پارتیدا بێتن ئەمە خۆی لە خۆیدا نیشان درراوە کە هەرێمی کوردستان لە ڕوانگەی دیپلۆماسیەوە سەرکەوتنێکی زۆر گەورەی بەدەستهێنایە بە پێچەوانەوە ئەمە شتێک نییە کە ئێمە باسی لەسەر بکەین وەکو کوردی جیهانی تەماشای دانیشتنی ئەم دوای مونیخ بکە یان تەماشا بکە کە سەرۆک کۆمارێکی وەکو سەرۆک کۆماری فەڕەنسا دوو جار هاتوویتە دەناو هەرێمی کوردستاندا و چەند جار سەرۆکی هەرێمی کوردستانی وەکو سەرۆک کۆمارێک داوەت کردووە پێویستە ئەم شتانە وەکو واقع ببینین لە ڕوانگەی شتێکی حیزباتیەوە ئەگەر ئێمە تەماشا بکەین سەبارەت بە نقطەیەکی ترکە ئەم بەڕێزە باسی کرد ئێمە وەکو کۆمەڵ دەناو حکوومەت داماینەوە کە ڕێگری لە گەندەڵی بێتەکردن و بۆەوەی چاکسازی بێتەکردن منش دەگە ڕای ئەو موافقم بەوەی کە خۆی دان بەمەدادەنێتن کە کاریگەری لەسەر سیستمی سیاسی هەرێمی کوردستان هەیە کە توانیەتی کاریگەری لەسەر چاکسازی هەبێتن ئەمە خۆی دەلالەت لەوە نیشان دەداتن کە بەڵێ ئەوانشتیدا بەشدار زۆر باش ناو پرۆسەکەدا بەشدارن بەڵام بەگیرەی توانایی خۆیان حولیاندایە بۆ چاکسازی و کاریگەری ئیجابیشیان احتمالی هەیە بوو بێتن بەڵام کەم و کورتیەکان شمولی ئەوانش دەکاتەوە شمولی پارتی دەکات شمولی حیزب یەکەتی و گۆڕان و یەکگرتو ئەمە حیزبەکان بەڵێ زۆر باشە بەس کاک دکتۆر بەڕێز دکتۆرات هەیە لە زانستی سیاسی ئەگەر بەڕوونی وەڵامی و پرسیارەم بدەیتەوە سەبارەت بەوەی کە وتە سیستەمی هەرێمی کوردستان سیستەمێکی دموکراسی نیە لەبەرەوەی کە تەوافق لە بەڕێوەبردن لە حکوومەت پەیڕەو دەکات ینی پەیوەندی بەوەیە ئێستاگەر خوێنەوەیکی زانستی و یاخود پەیوەندی بە نەبوونی ئاڵوگۆڕی دەسەڵات و نەبوونی دامەزراوە هەیە کامیان ئەگەر بە کورتوێ سواز دەکەم بەڵێ من
باڵێ یەکشت بێت بڵم سیستمی سیاسی بە چ شێوەیەک لەدایک دەبێت سیستمی سیاسی لە هەموو دنیا حیزبەکانی سیاسی دروست دەکەن حیزبەکانی سیاسی دەبێت خۆیان دموکراسی بن باوەڕیان بە دەستا و دەستکردنی دەسەڵات هەبێتن ئەو کات ئەم حیزبانە سیاسیە دەتوانن دموکراسی بەڵاو بکەنەوە دەناو کۆمەلگای خۆیاندا ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی ئایا دەناو سەرکردایەتی خۆتاندا تاکو ئێستا دەستا و دەستکردنی دەسەڵاتتان کردووە ئەمە پرسیارەکە ئەگەر کردتان بێتن ئەو کات دەتوانن دەناو سیستمی سیاسی هەرێمی کوردستان بڵێن کە ئەم حاڵەتە دەبێ هەبێتن بەڵام کە حیزبەکان خۆیان نەتوانن دەستا و دەستکردنی دەسەڵات دەناو خۆیاندا بکەن ئیتر ئەم سیستمی سیاسی دەناو ئەم کۆمەلگا بە چ شێوەیەک دروست دەبێتن یعنی تۆ تعریفی سیستمی سیاسی بکەی سیستمی سیاسی دەرهاوشتەی کارەکانی حیزبەکانی سیاسیە ئەمە نییە کە بە شێوەیەکی میساڵی ئێمە بین خوێندنەوە بکەن کە دموکراسی بەو شێوەی دەبێتن و بەم حاڵەتەی دەبێتن پێویستە بە شێوەیەکی ڕئالیستی تەماشای بارودۆخی هەرێمی کوردستان بکەن کە بارودۆخی هەرێمی کوردستان حیزبەکانی سیاسی بە شێوەیەک بەڵای سپاس دەکەم سپاس دەکەم کاوتۆ دواتەگەر کاتە بوو دەگەرم وڵای بەڕستان کاکتۆر محەممەد دەگەر بێمە وڵای بەڕستان سەبارەت بە مەسەرەن ئەو دەست پێشخێرانەی کە کرا بۆ چارەسەری کێشەی هەرێمی کوردستان بۆچی ینی ئەم دەست پێشخێرانە جێبەجێ نەکران ینی کێ بەرپرسیار لە جێبەجێ نەکردنێ ڕاستی من ئەو دەست پێشخەریانەوە شتێکی وان شتێکی گرنگ نازانم ڕاستی لەبەر ئەوەی ئیرادێک نییە لەبایە ئەوانە تەنها بۆ تێپەڕاندنی وەختە بۆ گەوجاندنی ڕێی عامە گەمەکردنێکە بۆ ئەوەی چۆن سەپاندنی دەسەڵاتە ئەوەی کە دەسەڵاتی زیاترە بتوانێت دەسەڵاتەکەی خۆی بسەپێنێ ئەوانە هەمووی ئێمە ئەبینین چاکسازیە باسیەکرێ سەیری کە چاکسازی کام چاکسازی کرایە چاکسازیە بینی ماسیە بچووکەکان ئەگرێ ماسیە گەورەکان بە تۆڕەکەەوە نابن خۆ مشکلەکەی ماسیە گەورەکانە ئەگەر تۆ بایۆمەتری دێنی ڕەنگە چەند موچەیەکە موچەیەک ئەوە مشکلەی گەندەلی ڕاستە دەبێ هەموو لایەنەکان بگرێتەوە بەرام چارەسەرکردنی گەندەلی بەوە نابێت تەنهاتوو بچی ماسیە بچووکەکان بگری ئێمە ئەزانین بودجەی شەفافیت نییە لە بودجەی هەرێمە لە داهاتی هەرێمە لە گومرگەکان بگرە لە داهاتی ناوخۆ بگرە لە نەفت بگرە لە غاز بگرە لە هەر شتێکە گری ئێمە ئەبینی ناگەڕێتەوە ئەوەی کە مەفروزە بگەڕێتەوە نایەتەوە ناو بودجەی هەرێمی کوردستان و بەکار بێت کەسیش لە دوی ناگەڕێت لەبەرەوەی ماسیە گەورەکانن ماسیە گەورەکان خۆیانن ئەو دەسەڵاتەیە کە بەخۆی دەیەوێت ئێستاکە محارەبەی گەندەلی بکە من نازانم گەندەل ناتوانێت محارەبە من بە قەناعەتی من گەندەلم بەرێ گەندەلم بۆ ڕاستی برین زۆر باشە بەس وتت بەڵام گەندەل چۆن چارەسەری گەندەلیەکری چارەسەری گەندەلی دەبێت کۆمەلگا بیکە باشە زۆر ئەو کۆمەلگای دەبێت بەخۆی بەرپەرز بەس وتت ئەگەر عەقلێتی کۆمەلگا نەگۆڕی ئەگەری ئەساسی ئەو دیموکراتیەتی کە پێرێن کلیپتۆ ئەوەی پێوێترێت بەڕاستی ئەوەی کە پێرێ برێن ئیلیبرال دموکراسی یعنی دموکراسی نائازاد یعنی نەبوونی ئازادیە لە هەمان کاتیشا ئینتیخاباتە بێ و دە تەزویری تیابێت چێ بێ حکم لێرە لە کوردستان بەو شێوەتە بەس وتت کوردستان تاپۆ کراوە لەسەر کێ تاپۆ کراوە دەسەڵات لەسەر ئەو دەسەڵاتانەی کە هەنە ڕاستی ئێستاکە دەسەڵاتی یەکێتی و پارتیە یەکێتی لە سلێمانی و لە منتیقەی زەردە ئەوە سەوزایە پارتی لە منتیقەکەی دیکەیە من ئەو قەناعەتەم هەیە کە پارتی و یەکێتی شەریکن لە هەر شتێک بەڵام کامیان زیاتر من نازانم جاز شێوەی تەقسیماتەکە من نازانم میم ئەوەیە ئەگەر بۆ یەکتر دانەپۆشن ئەتوانن چاکسازی بکەن لەبەرەوەی ئەو دییان دەبێت ببنە دوو ئیدارە کە بوونە دوو ئیدارە پێشان منافەسە هەبوو دوو ئیدارەمان هەبوو دێت ئەو مەقسەدم منافەسە هەبوو برێک شێوەی ئیدارەدانی منتیقەکانیش فەرقی هەبوو بەڕاستی خزمەتگوزاری زیاتر هەبوو بەڵام کە بوونە یەک ئیدارە بوونە یەک ئەوە چۆنیەتی تەقسیمی بەڵێ سپاس دەکەم کاک کاوژین هۆکاری سەرنەگرتنی دەست پێشخەریەکان چی یاخۆ چارەسەری کێشەکە وەڵا لەبەرەوەی ئیرادەی جددی نییە بۆ چارەسەر یعنی وەکو ئێمە چەند جاری ژووتمانە بەڕاستی ئەم پەیامانە لە ئەساسا خاونەکەی ڕازگۆ نیە لەگەڵی بۆ کەسێک کە بێ مبادرە بکە هەر کەسێ مبادرەی کردبێ هەر کەسێ پەیامی بڵاو کردبێتەوە لەبەرەوەی بەڕاستی هەر لە هەنگاوی دووەمە تۆ بۆ خۆت پاشەکشەی لێەکەی چۆنپەیامی ئەخیری بارزانی هەر زۆر بە سەراحەت بڵێم لە چی پاشەکشەی کردووە زۆر پێم خۆش نییە یعنی بۆ نمونە شتەکان چۆنەڵێ قسەکانم لە چوارچێوەی مەسەلەیەکی ترەوە بە ئاڵێنم ڕوون و ڕاشکاو
خەڵک مافیە حقەتی قەزەکان بزانێ مەسەلەی ئەو قەزەی پامی بارزانانی کۆمەڵی فاکتەری لە پشتۆ بوو یەکەم ئەو ڕخنە گەورەی کە بارزانانی ڕوبەڕووی بووە دوای ئەوەی لە ئەو منتیقەی باشی قسەی کرد و عیبەیەکی زۆری هێنا بەسەر پارتی دموکراتی کوردستانە و تەنانەت لە هەندێک لە خەڵکانی پارتیش بەڕاستی بێزاری دروست کرد چونکە ناکرێت کەسێک کە خۆی بە سەرۆکی هەرێم بزانێت کە ئەو هەموو ئیدعایە دەکا کە لە ڕووی دیبلۆماسی و سەربازی و پێی وایە ساڵی 2016 ساڵی دەستکەوتی سیاسی وە وەرم بەو لوغەیە قسە بکە ئەو لوغەی کەسێک نییە کە بەڕاستی دەوڵەتداری بکە و ماوەیەکی زۆر بێ لە حکوما بێ ئەمە وەکو گۆڕینی ئاڕاستەی ڕخنەکانی خەڵک بوو ئەوی تۆپەکە بچێتەوە ساحی بەرامبەرەکان فاکتەرێکی تر ئەوە بوو کۆمەڵی ئیسلامی گۆڕان و هەندێک هێزی تر کە زۆر بە ڕاشکاوانە پەیامی سیاسی و پرۆژەی سیاسی خۆیان داوەوە سوورن لەسەر ئەوەی پەیامی چوار حیزبەکە جێبەجێ بکرێ بۆ گۆڕینی سیستمی سەرۆکایەتی لە هەرێم ئەمانە پێیانوا بوو لە ڕێوە ئەم پەیامە نەرمونیانەیە ئەم پەیامە کە کۆمەڵێ بەوادری باشی تیا بوو ڕەفزەکەن کە ڕەفز کرا چۆنەڵێ پاسایەکە دەنە دەسی دەسەڵاتی ئێستاهێرم بۆ ئەوەی سەر لە نوێ پرۆسی سیاسی داڕێژنەوە و دابشکەنەوە ئەمانە ئاوتکەن بەڵام کە یەکەمین حیزب و دووەمین حیزب وەکو گۆڕان و کۆمەڵ ئەوانی تریش پێشوازیان لێ کرد ئەمە احراجێکی بۆ پارتی دموکراتی کوردستان دروست کرد بۆیە پارتی دموکراتی کوردستان هاو پێچێکی بە قەزێکە کردەوە هەر لەگەڵ یەکێتی دانیشت ئەگەر یەکێتی بۆی بچوایەتە ژێربار بۆ نمونە ئیتیفاقی لەگەڵ بکردایە بە مۆدیلی نەوەتەکان ئەو کاتە واقعی کوردستانیان 25 ساڵ 20 ساڵی ترە بردە دواوە بەڵام تا ئێستا کە یەکێتی ئامادە نەبوو بچێتە پێشەوەی تر فاکتەرەکەشیە هیواداریشین بۆ شێوەی پارتی ئێوێ نەچێتە پێشەوە سەیرەکەی پارتی دموکراتی کوردستان زۆر بە هێواشی پاشەکشەی کرد لە خیتابەکەی بارزانی و بەڕاستی ئەوەشی کە تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە لە ئەسوی پارتی دموکراتی کوردستانە چونکە پارتی دموکراتی کوردستان من بەداخەوە ئەمە ئەڵم کە هێزێک گەورەترین هێزە لە کوردستان ئەمە پرۆژەیەتی ناوێت دەوڵەتێکی مەدەنی دروستکە ناوێت کۆمەلگەیەکی مەدەنی شارستانی دروستکە دەیەوێت دەوارنشینێت دروستکە ئەبەن عنجەت هەتا قامی قیامەت حکومڕانی بەو شێوەیە بێ بۆیە هەر پرۆژەیەک ڕەهندێکی یاسایی و دەستوری هەبێ ڕەهندێکی دیموکراسی هەبێ سەیرەکەی ئاستەنگی گەورەی بۆ دروستە بێ لە سیاسەتی و لە زۆر کاتیش مناوەست کاوتوروتی ێوە ژەناخۆتەندا ئەڵگۆر زۆر بەکورتی بەڕاستی من پێم خۆشە یەک پێیان بەڕێز دکتۆر ساڵح بڵێم من بەشێ لەو قسانم بۆ ناتم و بەرنامەیەکی ئیتیجاهی معاکس بێ بۆ ئەوەی بیسەلمێنم بۆ ئەوەی بەخێر مباشر بیسەلمێنم بەڕێز دکتۆر ساڵح و زۆر بەڕێزی تر کە بەناوی مامۆستای زانستە سیاسیەکان بەناوی پۆستێکی یاسایی و دێن قسەکەن لە ئەساسە کادری حیزبین ئەمە من ئامانجەم سلمان مەهماکان هەرشێ بێ ئەوەی کە دیموکراسی لە ناو کۆمەڵ هەیە یان نییە بەڕاستی ئێمە کێشەمان نییە بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان 1000 ساڵی ترێک بنەماڵە حکومیکە کێشەکە ئەوەیە بۆ کۆمەڵ بۆ یەکگرتو بۆ یەکێتی بۆ گۆڕان بۆ پارتی ئەوەیە تۆ ئەم واقعەکە لە ناو خۆتە ئاگوزارێکە من پێم وایە دیکتاتۆرە لە ناو کۆمەڵانیە بچێتە دەرەوە تۆ لەسەر کۆمەلگە تاقیکەیتەوە ئەزمونیکەی خۆی کێشەکەی ئێمە لێرە دروستە بێ من هیچ کاتێک کێشەم نییە بۆ نمونە بنەماڵی بارزانی هەتا قیامەت ئەوە بکەن تاریخێکیانە بۆ خۆیان دەستیان هەبووە لە دروستکردنەوە حیزب ئەمە شتێکی ترە بە دەنگی ئەو خەڵکی خۆیان سەرۆک و جێگری سەرۆک و مەکتەب سیاسی هەڵەبژێرنەوە بەڵام بەڕاستی تۆ بێ ئەمە بەسەر هێزە سیاسیەکانی ترا فەرزکەی سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەدکانی بەرپرسی دەستەی سەرکردایەتی بەری دیموکراسیگە لە هەروەها ژن عومەر شۆڤەکاری سیاسی هەروەها لاولێرەوە بەڕێز دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانستە سیاسیەکان زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ بینەرانی برە سپاس بۆ هاوکارانم خواتانەوە